کارمان بۆ ئەوە کردبوو ئەگەر بارودۆخێکی ئاوانەیە ڕێکارێکی ئاوا بگیرێتە بەر چی بکەین لە ناو شاری سلێمانیە چۆن ئەو پێداویستی ئەساسیانە بگاتە دەستی هاوڵاتیان نانەوەخانە و سەمونخانەکان کراوەیە و مارکێتەکان لە گەڕەکەکان ناکراوەیە و ئەم ڕۆژ لەگەڵ ژووری بازرگانی و سندیکای علوەی سلێمانی و لەگەڵ هەندێک لە دابشکارانی خواردەمەنی و پێداویستی و ئەساسیەکان و سەوزە و میوە کۆبوونەوەمان کرد کە بە ئاسانترین شێوە ئەمانە بگەنە گەڕەکەکان و کۆڵانەکان تا خەڵک مشکیلەی دابینکردنی ئەو پێداویستیانەی نەبێت و خۆشبەختانە لە کۆگاکانە خواردەمەنی و پێداویستیەکی زۆر هەیە و بە ئاسانی ئەو خواردەوەنی و پێداویستیانە ئەگەێنینە مارکێتەکان ئەگەێنینە دوکانی سەوزە و فرۆشەکان و سەمونخانە و نانەوەخانەکان کراوەیە ئینشاڵڵا نایڵین هیچ کێشە گرفتێکمان هەبێ لەو ڕۆوە و هەموو ڕێوشوێنێکی پێویست گیراوەتە بەر هەموو ڕێکارێکی ڕێخستنی جێبەجێکردنی ئەو ڕێوشوێنانە گیراوەتە بەرتەنانەت ئێستا شتێکی تازەش لە سلێمانیا جێبەجێ ئەکرێت ئەویش مەسەلەی دیلیڤەریە سەوزە و میوە لە ڕێگەی ژمارە تەلەفونەوە بگەێنرێ بە ماڵان خۆراک و پێداویستی ئەساسیەکان بگرێت بنێرێ بۆ ماڵان کە ئەمە کارێکی نوێ لە سلێمانیا جێبەجێ ئەکرێ